لە بەشی سێم و کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف باس لە دامەزراندنی یەکگرتو مێژووی یەکگرتو دەکەین لە ماوەی ئەم 28 ساڵی پێشودا. سڵاو مامۆستا. سڵاو لە ئێوەش. من حەزەکەم لەم بەرنامەیەدا لەم بەشە تەرخانی بکەم بۆ باسی یەکگرتو. ئاشکرا یەکگرتو یاخود ئیخوان بە تایبەتی خەتیەک لە ساڵانی 50 لە کوردستانە هەر هەبووە، لە ئێرانە بەهێزتر بوو، دوایی هاتنەوە کوردستان. بەڕێزتر لە ئێرانەوە پەیوەندیت کردەوە بە مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین، واتە ئیخوانی خەتیەک. کاتی دامەزراندنی یەکگرتو کاتێکی زۆر ئیحراج بوو، لەولاوە بزوتنەوە شەڕی کردبوو لەگەڵ یەکێتیا وەتێک شکا بوو لەو شەڕەدا. ئایا ئەم وەزعە جارێ پێش ئەوەی باسی دامەزراندنەکە بکەم، ئەم ڕەوشە سیاسیە ئالۆزە ئیحراجە بە تایبەتی حیزبێکی ئیسلامی گەورەی وەک بزوتنەوە لەو حاڵەتە ناخۆشەیە بۆ ئێوە جێی پرسیار و ئیحراجی نەبوو؟ فعلا کەلیمە ئیحراج لەوێ بەکاریبێنی وەکو ئیحراجێکی سیاسی یا ئیحراجێکی ئیجتیماعی، چونکو ئێمە لەگەڵ بزوتنەوە هەر لە مناڵی و لە گەنجی و لە پیری و هەر تێکەڵ بووین لەگەڵیان زۆربیان مامۆستامان بوون. ئەوە ئیحراجێک دروستەکە. ئەنجا زۆر بەمان لە یەک ناوچە بووین، ئەوش ئیحراجێکی دروستەکە. زۆرمان مەبەستم وەکو قیادەت، وەکو خزمایەتی زۆر نزیک. بەڵێ ئەوە جۆرێ لە ئیحراجی هەر تەبیعی دروستە کرد. بەتایبەت ئەو مامۆستا بەڕێزانی کە قیادی بزوتنەوەیانە کرد، پێشتر هەندێکیان مەرجعی خۆمان بوون، وەکو هەم لە ڕووی داعاوی فکری و هەم مەرجعی ئیخوان بوون. بەڵێ ئێمەش هەر تابعی ئەوان بووین، بۆیە تۆزێک قورسایی تیا بوو. ئەگەر بابەتێکی شخصی بواە زەحمەت بوومان توانێ بیکەین، بەس لەبەرەوە بابەتێک بوو جیاواز بوو لە ڕووی فکریوە، لە ڕووی داعاویوە، لە ڕووی هەنگاوی یەکەمی سیاسەتمانەوە و ئێمەش بۆ دەریچەیەک ئەگەڕین. ئەوەی بەسەر ئیخوانە هاتووە لە هەموو دنیا. بۆچی نەئەکرێت ئەخیری بکەن؟ مەسەڵەن ساڵێکی تر نا، ئێمە بۆ فرسەتێک ئەگەڕین، فرسەتێکی قانونیمان دەستکەوێ لە کاری ژێرزەمینی و نهێنی دەربچین و ئەوەی تووشی ئیخوان هاتووە لە وڵاتەکانی تر لە میسڕ و ئەوانی تر تووشی ئێمە نەبێ، چونکو ئەمان زانی ئەم وەزعی کوردستان بەرە و دۆخێکی تایبەت ئەڕوا. ئێمە ئێستا ساڵی 1990 بزوتنەوە شەڕی کردووە لەگەڵ یەکێتی؟ نەخێر شەڕی نەکرد بوو. پێش ئەوەی شەڕ بکات چوین ڕاگۆڕینەوەمان لەگەڵا کردن. یاساکە لە 92 دەرچووە لە پەرلەمان، یاسای خۆڕێخستن لە ناو حیزب و ڕێکخراوەکانە. ئێمەش کە یاساکە دەرچوو دراسەمان کرد، دوای دراسەکردن پەیوەندیمان کرد لەگەڵ قیادەی بزوتنەوە، وەفدێکمان نردوتمان ئێمە بەپی ئەم یاسا خۆمان ڕێکە خەین، ئێوە ئاگادار بن و پێشمان خۆشە ئێوە شوا بکەن. یعنی ئەوان خوانەوە بە گەورەتر ئەزانین کە هەندێکیان بەڵێ هەندێکیان پێیان وابوو ئەوە شتێکی ناشەرعیە ئێمە ئەیکەین، هەیان بوو ئەو قسەی ئەکرد. هەندێکیان هەیان بوو هەر وتوی جا ئیجازەی بۆچی وەرن لە ئیجازە لە ئێمە وەرگرن. ئەو کاتە بزوتنەوە هێز بوو، ینی هێزێکی گاڵتە پێنەکراوە بوو، خۆیان بەشت ئەزانی بە تەمای شتی گەورەتریش بوون. دوجار ئێمە پرسوڕامان کرد و لە ئەخیریشە ڕابەری گشتی بزوتنەوە بەڕێز ئافۆن بەڕێز مامۆستا مەلا عوسمان بە ڕەحمەت بێ و دەرەجی عالی بێ، وتی کەیفی خۆتانە کێشەمان یە حەزمانەکرا. ئەوەشی وت من پێم خۆش بوو هەر لە سەرەتای دروستکردنی بزوتنەوە پێکەوە بین، بەڵام ئیتر ئەوە نەکرا ئەکرێ بە جۆرێکی تر. مامۆستا ئەم پرسیارە بۆ بزوتنەوە، ینی بزوتنەوە پیانوا بۆ ئەم حکومەتە حکومەتێکی ناشەرعی بە معنای دینی، بۆیە نابێ ئیجازەی لێوەربگری کە حکوومەت لەو کاتان نوێ بوو، هەمووی ساڵێک و شتێک بوو دامەزرا بوو، زۆر نەبوو تەمەنی حکوومەتەکە. هێشتا دیار نەبوو ئەم حکوومەتە ڕوئیەی سیاسی فکری حکومڕانی ئایدۆلۆجی چییە. بەڵام خۆتە زانی تا ئەو کاتەش کە بزوتنەوە دروست بوو، تا ئەو کاتەش کە یەکگرتو دروست بوو، هێشتا ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی بە ئێمەشەوە ڕوئیەیەکی فکری سیاسی وازەحمان نەبوو دەربارەی دۆخەکان. هەر ئەوەندەی کە بینی بوومان و بیستە بوومان و لەگەڵی ژیابووین، تێ هەڵگژان و ناڕەحەتکردنی یەکتر بوو لە بینی ڕێکخراوە ئیسلامیەکان و دەسەڵاتەکان
لە تونس و مەغریب و لە تونس و جەزائیر و هەتا ئەگاتەوە میسر و ئەمە ئەو بابەتە وەکو بڵێ حاڵەتێکی دەرونی دروست کردووە لای ئیسلامیەکان بە شێوەیەکی گشتی لە هەر شوێنێ حکوومەت هەبێت لەو عالەمی عەرەبی و ئیسلامیە ئەم دوانە پێکەوە نایان کرێ. باش مامۆستا ئەم تەسەورە لەوە نەهاتوو کە ئیسلامیەکان بە تایبەتی ئیخوان مەبەستمان ئیخوان حکوومەتەکانیان بە کافر و ناشەرعی زانیون چونکە تۆ بە پێی ئەهلی سوننە کە حکوومەتەکە موسڵمان بووە بە جۆراڵی بیتر لە هیچ ئەدەبیاتێکی ئیخوانیە لە هیچ ئەدەبیاتێکی فیکری ئیخوانیە لە دروستبوونی واتە ئەمڕۆ تەکفیری حکوومەتیتیانە یەک جملەش ئەوە کۆمەڵێ ئەدەبیاتی شەخصی سید قوتب لەناو فی ظیلالە نە ئەوە تەوجیهی سیاسیە نە بەرنامەی سیاسی باسی سعید حەوا هەندێک قسەی هەیە لە کاتی ڕەدولفیعلی ئیبادەکردنی ئەو خەڵکەی سووریا کردوێتی هەندێک جملەی تایبەتی هەیە ڕەدولفیعلە زیاتر تافیعل بێ چونکو قسەی وازەحتریشی هەیە لە شوێنی ترا یعنی شارێکی وەکو حەما بەبەرچاویوە 27,000 کەس ڕەشە کوژی ئەکرێ و هیچ پاساوێکیشی نییە ڕەدولفیعلێک هەرە بێ یعنی هەر کەس بێ با بگەڕێنەوە کوردستان ئێستا ئەمە گەشتونەتی ساڵی نزیکی 94 یەکگرتوو خەریکی خۆ تەشکیلکردنە ئەوە چیتان کردیانی لەگەڵ یەکێتیە لەگەڵ پارتیە حیزبێک یانی بێچەک هەمووی کۆمەڵی ئەفەنی و یا مەلایە ئەفەنێ خۆ هەموماندی هەمووی برادر چی ئەکەن ینی بە تەما بوون چی بکەنە ئێمە دراسەیەکی ئێمە دراسی حاڵی خۆمانمان کرد وەکو لە مقدمەکە لە سەرەتاوتم بۆ دەریچەیەکی قانونی ئەگەڕین خۆمانیتیان ڕێک بخەین و دەرچوو قانونەکە دەرچوو ئێمەش خۆمان ڕێخست بۆچی بۆ ئەوەی ئیشمان لە ژێرزەمینەوە بێتە سەرزەمین و ڕووناک بێ وەفدمان تەشکیل کرد بۆ لای بزوتنەوە هەمان وەفد بۆ لای جەنابی مانجەلال و جەنابی کاک مەسعودی شاتن و قسەی سەریحی مامەسا سەلاح بۆ ئەوان لەو ڕۆژە ئەوە بوو کە بریتی بوو لەوەی ئێمە ئیخوانی کوردستانین بەوازەحی ئەمانەیە بەپێی ئەم قانونەی ئێوە دەرتان کردووە خۆمان ڕێک بخەین و کاری سیاسی بەپێی ئەو یاسایە بکەین باوەڕمان بە هیچ جۆرە میانە ڕەوین مەسەلەی نەتەوەی لا ئێمە بابەتێکی گرنگە بەڵام ئیدعای قیادەی نەتەوەی ناکەین ئێمە کۆمەڵێ گەنج و تەلەبە و زانا و ئەوانەمان لەگەڵایە پەروەردەیانەکەین هەر زمانێ بۆ ئەم بشێک خزمەتی ئەم وڵاتە بکە کۆمەڵێ جملەی کورت و مختصر لەو کاتا ئێمە خەڵکێکی بێتەجروبە بووین لە سیاسەتا هیچمان لێ نەزانی نەوەکو فکرەمانزانی فکری سیاسی چییە مفالعەشمان نەکرد نەمومارەسەشمان کردبوو بڵێن ئەدەبیاتی ئیخوان لە وڵاتانی تر ئەوی شەرکاریگەری نەبوو لە سەرتانیانێ ئێمە ئیسیفادەمان لە چیە کرد ئەوەی کە بۆ یەگرتوو باش بوو چی بوو هەر کە یەگرتوومان دروست کرد مەکتەبی تەنزیم تەقریبەن سەنتەر بوو بۆ تەوجیهی فیکری بۆ تەنزیمیش ئێمە کۆمەڵێک گەنجی سەرکردە بووین دەستکراوە بووین چی ئەڵێن چی ئەنووسین چی بڵاوەکەینەوە ڕێگرمان نەبوو یەکەم ئیش کە کردمان ئەوە بوو ئەوەمان نەکرد بڵێن تەنها کتێبی ئیخوانی بخوێنرێ یا کتێبی تەنها فڵان و فیسار بخوێنرێ هەر بەکراوەی دەستمان پێکرد بۆ نمونە مامەسا ڕاشید پێش یەکگرتوو بە ساڵ و نیوەک هاو بۆ کوردستان تەوجیهی ئەوەیە کرد کە یانی ئەیدا لە معهەدی فکر ئێمە یەکەم کۆمەڵە کتێب لە مەکتەب تەنزیم دەستمان پێکرد بە خوێندنەوە و بڵاوکردنەوەی کتێبەکانی معهەدی فکر بوون معهەدی فکریش بریتە لەو سەرکردە فکریە خوێنەوارە باشانەی کە یەک و دوو لە ریزەکانی ئیخوان هاتبوونە دەرەوە و لە کەنەدا و لە ئەمریکا خۆیان ڕێخست بوو ئەو معهەدەیان دروست کرد بوو ئەو معهەدە و بەرهەمەکانی کرانەوەیکی فکری گەورەی دروست کرد بە ڕووی ئیسلامیەکانی هەموو دنیا ئێمە دەستمان نەبەسرا بوو خۆمان چیمان پێشتر لە ئەزمون هەبوو چیش لە ئیخوان تێگەیشت بوون ئیتر مەدرسەکانی مەسەلەن نور مەدرسەی نور حەسعید نەورەسی مەدرسەی ئەبوو عەلای مەودودی مەدرسەکە لە هەر کتێبێکمان دەستکەوتایە کەڵکی هەبوایە
ئیسپادەمان لێ کرد با نەقدیش وایە لە نێوان ئەبوو عەلای مەودودی و مەسەلەن نورە شێخ نورسی ئاسمان و ڕێستان هەیە ئەمە کێشەمان نەبوو چونکو ئەبوو عەلایش کۆمەڵێک ئەفکاری مهمی هەیە نەورەسیش کۆمەڵێکی تری تایبەت بە خۆی هەیە ئێمە وەکو کورد ئەبێ متەئەسیرتر بین بە نور بۆچی کورد متدەیینی کورد بەگشتی ڕوئەکاتە ئیخوانی عەرەبی مەسەن حەسەن بەرنای مسری ڕووناکاتە سعید حەوا لە تەنیشت سعید عەفۆ نورسی لە تەنیشت خۆیەوە کە کوردە و بە جەوی ئەم زۆرترە بەڵێ ئەسڵی قەزەکە لەکوێوە دێ کورد ئیخوانی کورد نەڕۆشتووە ئەوان هاتوون بەلای ئەم ئەگەر سعید نەورەسی من کتێبی ڕەجولە القەدەر پێیاندام لە ئەستەمبوڵ مامەستا ئیحسان قاسم ساڵحی لە ماڵی خۆیان هەر لە ئەستەمبوڵ نهاتمەوە کتێبەکەم تەواو کرد 8 خاڵم لەسەر نووسی خاڵی یەکەم ئەوەم نووسی ئەگەر ئەم کتێبە و خاوەنەکەی خاوەنی ئەم کتێبە کە ئەکاتەوە نەڕاستی تاریخی ئەوە پێش ئیخوان بەهاتایەتە کوردستان ئێمە هەم لەگەڵ مەدرسەی نەورەسی ئەبووین و هەم پێویستمان بە ئیخوانیش نەبوو بەڵام نەبوو زۆر باشە کە نەبوو ئاوای با بگەڕینەوە سەرەتای یەکگرتوو ئێوە ئەو کێشانەی کە لەو کاتیا دروست بوو بۆ نمونە یەکێتی و پارتی چۆن قوبوریان بۆ حیزبێک ئەوە دروست بێت و جەماوەرێکی هەبێ بەبێت چەکیش بەبێ هیچ شتێک پارتی یەکێتی بزوتنەوە لەگەڵ ئەم دۆخی کوردستان و حکومڕانی و پەرلەمان و هەمووی تازە بوو هیچی تەجروبەی نەبوو کەسی ئەزمموی نەبوو زۆربیان ئەزمموی یا شۆڕشیان بووە ئەزمموی شەخصی پێویستیان بەوە نەبوو جەنجاڵی و کێشە دروستکەن لەلایەکی تر بەڕاستی ڕابیتە و نەدووە و ئێغاسە ضرورەتی حیاتی ئیجتیماعی و اقتصادی خەڵکی کوردستان بوو لەو کاتە بپەڕێمە سەر شتێک لەسەر ئەم قسەی بەڕێزت ئێوە چوونە ناو پەرلەمان یعنی ئێوە بوون شەرعیەتاندا بە پەرلەمانێک کە یەکێتی و بزوتنەوە و سۆشیالیست و ئانی تریتیان نەما بوو ئەگەر یەکگرت و نەبووە پەرلەمان دروست نابوو پێتوانی ئێمە چوینە حکوومەت نەچوینە پەرلەمان ئەخر مامۆستا سەلاح لە ناو پەرلەمان مامۆستا سەلاح ناو پەرلەمانە ئێمە ئەبوایە ئەوەمان هەڵبکردایە ئەبوایە چونکو مادەم بڕیارماندا بچینە حکوومەت ئەبێ بیشتینە پەرلەمان قسەی خۆمان بکەین مامۆستا سەلاح لەوێ ئەو قسەی کرد وتی ئەو کورسیە چوەڵانەش خاوەنیان هەیە مەبەستی یەکێتی بوو ئەبێ ڕۆژێک بێنەوە ناو کورسیەکانێ خۆ مامجەلال و چەند سەرکردەیەک نەبێ زۆربەی سەرکردە عەسکەری و کۆنە با بڵێن هەندێک لە تونڕەوەکانی ناو یەکێتی ئەو کاتە چەنێتین و بوون بۆ شەڕ لەگەڵ بزوتنەوە و شەڕی کە بوویان ئەوە نەش درێغیان نەکرد لەوەی فرسەتیان بێ لە ئێمە بن یەکێ لەو شتانی کە جگە لە شەخصی مامجەلال خۆی یەکێ لەو شتانی لەو لە حەزافریامان کە ئەو تەسریحەی مامەسا بوو لە پەرلەمان زۆر باشە مامۆستا ئێوە لە 94 حیزب دامەزرێن حیزب بۆ گرتنە دەسەڵاتە کە چ من ئەوەی بیرم بێ ئەمینداری گشتیە گرتووە ئێمە تەمامان لە دەسەڵات نییە یعنی ئەم ڕوئیە سیاسی چی بوو ئەتانویست چی بکەن یان ئەتانویست داوە بپارێزن بەڵێ ئەمە دوو سێ نوقتە لێرە باسکەم باشە کێشەکە لەوێیە ئەم ئینسانە مسلمانە کە ئەوێ سیاست بکە یا بەرەو حکومڕانی بکە بڕوا چۆن تەنزیر ئەمە باشە خۆ پارتیش خۆی بە مسلمانە زانێ نامە بەسمەوە نییە باسی مسلمان و نامسلمان ناکەم باسی ئیسلامیەکەم یعنی ئیسلامی ئەو کەسەی کە ئایدۆلۆجیاکەی یا باگراوندە فیکریەکەی یا ئیعتیمادەکەی لەسەر خەلفێتە دینیەکەیە بابەتی دووهەم ویستمان چی بکەین شیعاری یەکەممان یا بە بڵێن ئامانجی یەکەمان کە ئاخر کۆبوونەوەمان کرد وەکو شورا لە ڕابیتەی هەولێر دانیشتین وتمان ئێمە پێویستمان بە لافیتەیەکی سیاسیە بۆ پارێزگاریکردن لە داعوەکەمان و تەنزیمەکەمان ئەمە هەدەفی یەکەم بوو حیزبێکی سیاسی دروستکەی بڕۆیتە حکومەت و بڕۆیتە پەرلەمان ئەوانەمان نەبوو ینی لەو ئەوەڵەوە ئەو تموحە گەورانەمان نەبوو دوای خۆی واقعی سیاسی هەندێشتی لەسەر ئێمە فەرز کرد لەلایەکی تر ئێمە خاوەنی ڕوئیەی سیاسی نەبووین بۆ چونکو هەر ئیشمانتیانە کرد بوو بۆ نمونە نایەت مەگەر یەکێک خوێندبێتی لە کولێ لە شتێ ئەنا نایەتۆ بیرم چوار محازەرەیمان هەبوو بێت لە فکری سیاسیەوە هەر کەسمان نەبوو اختصاسیەوە بێ و هەر ئیحتیمامیشمان پێ نەکرد بوو خۆشت لەو کارەکان نبوو ئەزانی بەڵێ مامۆستا لەو کاتێ با بڵین ئەمانوت دین و سیاست یەکشتە مادام دین هەبێ ینی سیاستێ ئەوەش ئەو شیعارە بوو کە خۆشمان نەمانەزانی ئەڵێن چی و تا ئیسە ژێشتاوەکو بەعزێک
ڕاهەندی هەرڕوو نییە. ئێستا لە مؤتەمەری یەک وازام تا دویش کە پەیڕۆ پرۆگرامان نووسی هەر نووسیمان ئەلیسلام هو الحەل، بەڵام کەس نەیەزانی چۆن ئەلحەل. بۆ چونکو ئەوە تەنزیری ئەوێ لە فکرێکی سیاسی قوڵە. يعني ئەو کەلیمە علمی قانونی ئەوێ، علمی سیاسی ئەوێ، علمی ئیدارە و حکومڕانی ئەوێ، علمی اقتصادی ئەوێ، پێویستی بە هەموو علمانە هەیە پێکەوە حتا بتوانی ئەلیسلام هو الحەل تەنزیرێکی بۆ بکەی بە هاوڵاتیەک بڵێ فەرموو ئاوە بمبورە. ئێستا ئەم قسەی یوسف قەرزاوی ئاشکرایەکە بە باوکی ڕۆحی ئیخوانیان ناسرێ، ئەو خۆی لە ماوەی 90 ساڵ تەمەنێ نەیتوانی تەنزیرێکی بۆ بکە، یعنی ئەمە تەنیا شیعارێکی فەزفاز. من باسی ئەوە کە مەڵێم لەو سەرەتاوە عادەتەن ئیسلامی متەئەسیرە بە کۆمەڵی ئەدەبیات و شتی شیعاری و عاتیفی کە ئەسڵ لای ئەو ئەگەر بیکە دەعوە و تەربیە و ئەگەر لەوە تەجاوزی کرد تەنزیمە، ئیتر لەوێ ئەوە سێ تەجاوز ناکە، ینی ناتوانێت بۆ هەر بەشی ئەوە تەنزیری کردووە. بەشی ئەوە ئەم حیزبم بۆ چییە؟ مەسەلەن ئێستا وازم لە حەڵقەکانی پێشوا ئیشارەتم بەوە کرد لە مالیزیا، لە ئەندەنووسیا، لە مەغریب، لە تورکیا، لەم سێ چوار وڵاتە بە تایبەت تورکیا حیزب بە خەلفێتی ئیسلامی یا دینی بۆ ئەوە دروستەکرێ ڕۆژی یەکەم کە بگاتە سوڵتە، بۆیە کە وەکو کەسێکی خاوەن بەرەو سوڵتە ڕۆیشتن یا کەسێ سوڵتەکەی لە دەست داوە و ئەچێتەوە بۆ سەر سوڵتە ئاوا بیرەکەنەوە و تەنزیری سیاسی و فکریان وا کردووە، ئەندامی ژوا پێ ئەگەێنن، کادرش وا پێ ئەگەێنن، جەماوەر و خەڵکەکەش هەروە تەوجیهەکەن. بۆیە مەسەلەن سەیرەکەی ئەربەکان سەرەتای تەمەنێتی یەکەم جار ئەچێتە گوندەکەی خۆیان کە ئەم بیرۆکە ئەم حکوومەتەی کە ئیسە دروست بووە ئەو بنیادی ناو دروستی کردو، ئەچێتە گوندەکەی خۆیان باسی یەکەم قسەکە ئیکا باسی مەجدی عوسمانیەکە، باسی گەڕانەوە ئەکا بۆ عیززەت و بۆ ئەو شتانە، خەڵکی گوندەکە پێڵێم کابرا شێت بووەم باسی چیەکە. ئەوە ئەساسە بۆ ئەردۆغانی ئەمڕۆ. بەڵام ئێمە چیمان وتووە مەسەلەن ناکورد کەلیمەی خەلافە کەلیمەیەکی مەتاتی فقهی قدیمەکە، إعادة الخلافة ئەوەی کە بڵێنینەکە ینی باسی خلافە بەمەست لە ئعادەی دەسەڵاتە نەک کەلیمەی خەلافەکە ئەوە هەبوو. ئاخر ئەوە تەنزیری ئەوێ، تەنزیرێکی فکری قوڵی ئەوێ. ئێمە نەگەشت بووینە ئەو مستەوە، وردە کەم ئیستا خەریکە ئاوا تۆزێنە و زوج بکە. بەڕێز لە مؤتەمەری چەند بوویتە ئەندامی مەکتەبی سیاسی؟ من مؤتەمەری دوو، ینی ئەو مؤتەمەرەکەی تر نهێنی بوو. بەڵێ ساڵی 96 زۆر باشە. بۆ خۆت چ گۆڕانکاریەک بوو لە نێوان ئەوەی کە هەر لە شوراوی کە ئەچیتە مەکتەب سیاسی لە ژیانی سیاسیتە و وعی خۆتیانی؟ وەڵاهی بڵێم چی فەرقەکە لە چیایە؟ شورا عادەتەن مانگی جارە دوو مانگ جارێک کۆ ئەبێتەوە باسی بابەتە گشتیەکانەکە، بەڵام مەکتەبی سیاسی باسی ڕۆژانەی سیاست و حیزب و ئەگەر باسی سیاسەتی ژنەکە باسی تەنفیزیاتی ڕۆژانەی ناو حیزبەکە ئەکا، کۆمەڵێک ئەرکی هەنووکەیی بەردەوام ئەدرێ بەسەرەوە ئەندامی مەکتەب سیاسیە کە ڕای پەڕێنێ، ینی ئەکرێ ئەکتیڤتر بێ، ئەکرێ چالاکتر بێ، ئەکرێ زیاتر ماندوو بێ، زیاتر بگەڕێ. هەندێک جار دەستکراوە ئەبێ لە عەلاقاتە لە هاتوچۆی وڵاتانە، ئەوە زووتر ئەندامەکە پێ ئەگەێنێت تا کەسێکە ئەندامی سەرکردایەتیەوە تا لە مەسەلەن شارێ لە شارۆچکەیە لە مەڵبەندێ دوورە دەسە یا لە مەکتەبێک ئیدارە ئەکا، بەڵام لەو شتانە لەو ئەجوعانە ناژی. هەندێک جار مەکتەبی سیاسیش تەعەن کە یا تەنزیرەکە بۆ سەرکردایەتی لەوێ تەرحێکە یا ئەوەی سەرکردایەتی دێنێتەوە سیاسەتی لێبەر هەمەهێنێ. مامۆستا کاتم زۆر کەم لە بەردەستە بەداخە و حەزمە کرد زۆر فراوانتر و درێژتر قسە بکەین لەبەرەوەی مەسەر خاڵە جەوهەریەکان تەنیا. بەڕێزت لە کۆنگرەی حوتەما خۆت هەڵبژارد بۆ ئەوی ببیتە ئەمینداری گشتی یەکگرتوو. ئەم قسەی تەواوە؟ نەخێر تاونێ خۆم پاڵاوت بۆ ئەمیندارەتی بەس بۆ ئەوە نابم بە ئەمینداری گشتی. وەڵامی جەنابتە زۆر باشە. ئایا هیچ وعدێک وەرگرتە بوو لەم بارەیەوە یاخود هەر وەک شەخسێکی ئاسایی خۆت پاڵاوت؟ بەڵێ لەوانەیە خۆشیش نەبێ بەس پرسیارە و ئەکرێ ئەبێت جوابی بەمەوە. مێژووە؟ بەڵێ ئەمن ساڵێک بوو
پێش ئەوە ساڵێ بوو لەسەر خەتی بەردەوام و گەرم بووم لەگەڵ جەنابی مامۆستا سەلاحەدین. ئیتر لە ناوەڕاستی ئەو ساڵا با بڵێن گەرم باسی کۆنگرە هاتە پێش وردە وردە مامۆستا سەلاحەدین قەناعەتی وا بوو ئەبێ ئەم ئەمینداریەتێ بگۆڕێ، ینی مامۆستا محەممەد فەرەج بگۆڕێت. يعني بەڵێ بڵێ با باگراوندەکەی بڵێم، ینی بۆی ئینجایتر طبعا بینی من و مامۆستا سەلاح لەو کاتەوە تا ئێستا ئەم لە حزەش دانیشتوین علاقاتمان بەردەوامەر هەیە، هاتو چۆمان هەیە وەکو عائیلە وەکو شخصیش، هیچ هینێکمان نییە. ئەو لە ئاخیرا قەنەعەتی هات سەر ئەوە بگۆڕێ، منیشتم کێ تەرشیحەکەیت، وتی من تەنها یەک مرەشەحم هەیە کە عومەری ئامۆزامە بەس نایکا. یەک چەند جارێکی تر دانیشتین ئەخیرەن وتی من زۆرم پێوتوە نایکا، وتم حەلی ئەخیرت چییە؟ وتی لە قسەی ئەمە قسەی ئەخیر بوو، وتی ئەگەر تۆ بیکەیت بەڵام لە یەک تێبگەین، ینی بزانین چۆن ئەکرێ. منش ئەمە قسەی سەریحەکەم بوویت نازام ئەو نووسیوێتی یا لە بیری ماوە. وتم مامۆستا من باوەڕم بە ئەمینداریەتی یەکگرتو نییە، لەبەر کۆمەڵی ئەسبابی زۆر خۆشت ئەسبابەکان ئەزانی بایسە تەفسیلەکەی نەڵێم، بەڵام ئەگەر ئەو نەیکرد و مرەشەحی تر نەما من ئەیکەم بە مەرجێ تۆ لە ناو کارەکابیت لە دەرەوەی ئیش نەبی، لە ناو دەستگابی، لە ناو مؤسسەیەکابی پێکەوە ئیشەکە بکەین. وتی باشە لەگەڵت ئەبم بەس مەرج نییە لە هیچ مؤسسەیەکە. وتم باشە بۆ پرسیارە بۆ قسەکەی پێشوت تۆ وتم دوو نامەت بۆ ئێمە نووسیوە بۆ سەرکردایەتی. نامەی دووهەمت کۆمەڵێک سەردێڕ یا بڵین ئەساسیاتی فکری خۆت داڕشتووە لە 11 خاڵە. منیسە باسی ئەو ناکەم چی بوون. وتم من 11 خاڵەکەت بۆ شەرحەکەم لە نامیلکەیەکە بۆت ئەهێنم. ئەگەر ئیتیفاقمان لەسەر ئەو شەرحە کرد من چۆن بیرەکەمەوە جەناب و چۆن بیرەکەیتەوە من خۆم تەرشیحەکەم. ئەگەر ئیتیفاقمان نەکرد من ئینسانێکم ئەوەندەی کە احتیمامم بە فکرە یا ئیمانم بە فکرە زۆر باوەڕم بە قەزایی تر نییە و خیانەت لە فکری خۆم ناکەم. وتی باشە بینوسە. بۆم نووسی بۆم ناردەوە. دوای دووسێ ڕۆژ بۆی ناردمەوە، دووسێ کەلیمە نەبێ هیچی لە نەگۆڕی بوو، دەستخۆشی لێ کردبووم. ئەنجا ڕۆشتمەوە بۆ لای ئیتیفاقمان کرد لەسەرەوەی من خۆم تەرشیحکەم بە ئیتیفاق. هاتمەوە چەند ڕۆژێک زۆری پێنەچوو ئیعلانم کرد، چونکو پێشتر مامۆستا محەممەد فەرەج پێی وتە بووم دووهەم شەوی کۆنگرەی 6 لە ماڵی خۆیان بە منی وت بە شاهیدی کاگمەولوو، وتی من یەک خول ئەیکەم لەوە زیاتر نایکەم، هاوکاریم بکە لەم 4 ساڵە خولی داهاتوو من نیم تۆیت. کە هاتم ئیعلانم کرد دوای دووسێ ڕۆژ مامۆستا سەلاح جوابی ناروتی وەرە با دانیشین. ڕۆشتم بۆ سلێمانی دانیشتین. مامۆستاوتی من قەرارم دا ئەگەڕێمەوتم بۆ، وتی وەڵا ئیتر زەختم لەسەرە و داوام لەسەرە و وتم ئەی ئیتیفاقمان نەکرد، ئەی تۆ ئەی من بۆ لەسەر چه ئەساسە چۆم ئیعلانم کرد لەسەر ئەساسەی کە تۆ ناگەڕێیتەوە. حتا لە 2 مانگ 3 مانگ پێش ئەوەی بگەینە ئەوە پێم وت ڕۆژێکیان وتم نایەیتەوە، زۆر بێتاقەت بوو، خەریک بوو تووڕە بێ وەکو بڵێ ئەمە وەکو قسە پیاوتن حسابی کرد کەوتم ناگەڕێیتەوە خۆت، ئەوە نە قورس بوو لەسەری. کەچی لەو لەحزەی کە ئیتر جا من کە بڕیارمدا هەر خۆم تەرشیحکەم تەمەن نەزانم ئەو بێ و مامۆستا محەممەد فەرەجیش مونافیسی بێ من تەبیعیە کە دەرناچم ئەمزانی. بۆیە لە کۆنگرەی ئیعلانم کرد بە دەنگی بەرز لەسەر ستەیجەکە وتم من ئەمڕۆ بۆ 1 دەنگ هاتووم، ئەویش دەنگی خۆمە و باوەڕم بە سەرکردە و سەرۆکی چاپلە ڕێزان نییە. ئەی دوای چییە؟ خۆت تەرشیح نەکردیانی؟ با خۆم تەرشیح کرد بۆ 1 دەنگەکە لە سادەی شمێنە. بەڵێ مامۆستا محەممەد هەڵسا وتی من ئینسیحابەکەم بۆ مامۆستا سەلاح ئەوەی کرد. تەوان پێچەوانەی ئەو وعدەی کە بە منی دابوو وعدەکەش چی بوو؟ وعد نەبوو، مبادرە بوو، چونکو وعدەوەی قسەیە بچێتە بینی 2 کەس یەکیان وعد با هەر خۆی مبادرەکەی کرد، من هیچم نەوت بوو، ینی دوای مؤتەمەری 6 هەڵساوتی من کاتی ئەوە هاتووە
بڵێم ئینسیحابەکەم بۆ مامۆستا سەلاح ئیتر ئەوتی ئەگەڕێمەوە ئەویش ئینسیحابکە ئەوە ئیتر لە 100% دیارەکە کەس دەرناچێ یعنی هەموو ئەبێتە یەک ئیتر ئەوە هەر کەس نەوە تەفسیرێکی بۆ ئەکا من هیچ تەفسیرێکی ئیسە لێرە بۆم نییەوەی زۆر سپاس مامۆستای بەڕێز بینەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی دیدارمان لەگەڵ بەڕێز مامۆستا محەممەد ڕەوف هەرچەندە زۆر بابەتی تر مابوو باسی بکەین سوپاس کە بینەرمان بوو.